لەوارەتان باش هەواڵەکانتان پێشکەشەکەین. هێزی پێشمەرگەی کوردستان هێرشێکی حەشدی شعبی و سوپای عێراقیان لە مەخموور تێکشکاند. ئاپاگا دەڵێن لە ماوەی یەک هەفتەدا 35 سەربازی سوپای تورکیا کوژراون. PYD, YPG terör örgütünün دەرەکۆماری تورکیا ڕایگەیاند بەشێکی زۆری ئۆپەراسیۆنەکانیان لە ئیدلب کۆتاییان پێهاتووە هەنگاوی داهاتوویان بەرەو عەفرین دەبێت. لە ئەنجامی ناڕەزایەتیەکانی دوێنێی شاری ورمێ بەهۆی دەستدرێژی بۆ سەر کچێکی کورد هێزانەکانی ئێران چەند کەسێکیان دەستگیر کردن. لا سنووری مەخموور حەشدی شعبی هێرشی کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. باوتەی فەرماندەیەکی پێشمەرگە هێرشەکەیان تێکشکێنرا و کوژرا و بریندار و دیلیان هەیە. لیوا زریان شێخوەسانی فەرماندەی پێشمەرگە لە محوەری مەخموور بە ڕووداوی ڕاگەیان. ئەمڕۆ حەشدی شعبی لە بەرزایەکانی بازارگە لە نزیک بازگەی ئاسایش لە محوەری مەخموور هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. باوتەی و فەرماندەیە هێرشەکەی حەشدی شعبی تێکشکێنراوە. دوو هەمەر و باجەرێکیان کەوتونەتە دەست پێشمەرگە و هەمەرێکیشیان سووتێنراوە. فەرماندەکەی پێشمەرگە ئاماژەی بەوە کرد پێشمەرگە توانی لەو هێرشە 12 چەکداری حەشدی شعبی و سوپای عێراقی بەدیل بگرێت. تەرمی چەندین چەکداریشیان بەجێماوە. وەڵامدانەوەی و هێرشەی حەشدی شعبی لا سنووری مەخموور لە کاتێکدایە. هەر ئەمڕۆ هێزی پێشمەرگە لە ناوچەی مەحموودیە لە نزیک ڕەبیعە هێرشێکی حەشدیان تێکشکاند. فەرماندەیەکی پێشمەرگە دەڵێت لە هێرشەدا دوو هامەر و باجەرێک تێکشکێنراون. حەشدی شعبی کوژرا و برینداریان زۆرە. لەبارەی هێرشی ئەمڕۆی مەخموور سیداد لەشکری پەیامنێری ڕوودا و وردەکاری زیاترە خاتە ڕوو. ئێستا کە ئێمە لە بەرزایەکانی بازارگەین ئەوەی دەیبینن هەمەرە سوتاوەکەی چەکدارانی حەشدی شعبیە کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە سوێندراوە و تەنانەت تەرمەکانیشیان تاوەکو ئێستاکە لەسەر شەقامەکان کەوتووە ئەوەی دەیبینێت 1 2 3 تاوەکو 5 تەرم تا دەگاتە نزیک هەمەرەکە هەموو لەسەر جادە کەوتون. ئێستا کە تەنسیقێک دروستکراوە لەلایەن هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شعبی ئەوانەی کە لە نێو قەزای مەخمووردان دەیانەوێت بێن ئەو تەرمانە ببەنەوە بۆ ئێستا کە لە هەوڵی ئەوەدان کە تەرمەکانیان ببەنەوە و ئەوەی دەیبینی ئێستا کە تەواوی جادەکە تاوەکو دەگاتە نێو سنتەری قەزای مەخموورەوە دەیبینی جمود جۆڵ ئێستا کە لە نێو سنتەری قەزاکەدا هەیە لە نزیک سایلۆی مەخموور و تەرمەکانی چەکدارانی حەشدی شعبیش کە ئەمڕۆ ویستویانە بە بازگەی بەو بازگەیدا تێپەڕ ببن بۆ ئەوی بتوانن هێرش بکەنە سەر گوێر هێرش بکەنە سەر دیبەگە و لەوێەوە دەست بەسەر ئەوێ دابگرن و هێزەکانی هەموو بێنە ئەوێ بەڵام هێزەکانی پێشمەرگە لێرە لە بازارگا ئەو پێشڕەویای ئەوان کە کردویانە هەمیان ڕاگرتووە. جەنابی لیوا ئێستاکە ئەوە تەرمەکانیان لەسەر شەقام کەوتون چی دەکرێت چۆنیان دەدەنەوە و ئەو تەنسیقی کراوە چۆنە؟ بەڕاستی ئەمە بەنسبەت وەکو هێزی پێشمەرگەی کوردستان کە لەو دەبەرەینە بەڕاستی ئەمە شەڕمان پێ ناخۆشە بەس بەڵام کە شەڕ بەرۆشی کردی ناتوان دەبی شەڕ بکەیت. ئەمە لێرە دیارە شوێنێ قووەتێکی حەشدی شعبیان بۆ هاتیە ئەو حەشدی شعبیەشان بوو جلچی شۆرتەی ئیتاعەتیان لەبەر کردیە و عەلەمەکانی وانیان پێوەیە ئەوانە بەتەمانە نەزەریان وا بوو کە لێرانە سەرکەون و بەرەو دیبەگە بچن بەس بەڵام پێشمەرگە قارەمانەکان توانیان لێیان بدەن و زەربەیەکی زۆریشیان لێ بدەن و بتوانن وە چەند هەمەڕێکیش لێیان بسووتین و چەند جەنازەیەکیش کەوتنە بەردەستی هێزی پێشمەرگەی کوردستان حتاکو یعنی برێن جوندی عێراقی 12 ئەسیریشیانە بوو بەس بەڵام ئەسیرەکانمان لۆ ناردنەوە ئەوان جوندی بوون حەشدی شعبی نەبوون. بەس بەڵام پێت وایە ئەو حەشدی شعبیەکان بەجلچی پۆلیس و سوپاوە دێن هێرش دەکەن؟ بەڵێ معلوماتی 100% هەیە و تەقەشمان لێ کردینە بۆ خۆشتان دەبین ئەو جەنازانەیان چۆن بەجێشتونە ئەوە هەموو دیارە یعنی برێن بەس بەڵام دەستکەوتی هێزی پێشمەرگەی کوردستان بازارێک و دوو هەمەڕی دەستی پێشمەرگە کەوتن هەڵاتن بەجێیان هێشتن بەس بەڵام لەسەر بڕیاری بەڕێز کاکسیروان بارزانیش ئەو بریندارانە تازە بە تەلەفۆن پەیوەندی بێمەوە کرد ئەو برینداران بیان پارێزن و لە بۆ نەخۆشخانەیان بگوازنەوە و یاخود ئەوانەگە هاتن بریندارەکانیان بدەنێ بابیان بنەوە. هەندێک لە پێشمەکان باسان لەوە کرد کە چوونەتە خوارەوە و گەیشتونەتە نزیک جەنازەکان کامەتان کاوەرە خوارەوە بزانم چۆن بوو وەرە بزانم چۆن بوو چی بوو چ جلێکیان لەبەردا بوو جلوبەرگی عسکری لەبەریان بوون هەمویان جوباس ئەوە هەمویان عالەمی شیعانیان پێ بوو
پێیان بۆ هەموو حزب الشعبی بوون درو بوو جلکی عراقی لە بەرنامەی خۆیەک جێشی عراقی نەبوو هەمووی هەموو علەمانشمانی ناوە علەمەکەیانشان لە لای مەیە و جەنازەکەەوە ئەوە نارۆ جوکانانش ڕمانەکەن لەسەر جەنازیان بوو ئەوە جەنازیان لەسەر شارعە و هەمارەکەیانش بەجێهێشتووە ئێستا تەنانەت هێزەکانی پێشمەرگە ئەو چەک و ئەسلیحە و ئەو ئەدەواتی کە پێشیان بۆ هێناویانەوە ئەوە یەکێک لەو ڕوومانیانەیە کە هێناویانەتەوە لەگەڵ خۆیان ئەوە جگەلەوەی چەکێکی ئێجگار زۆریان کە لە دوای خۆیان بەجێهێشتووە و دەیانەوێت ئەو هێزانە یاخود ئەو چەکانە هەمویان لە لای خۆیان داناوەتەوە تەنانەت بە فەرمانی بەرپرسی میحوەری مەخموور گوێر تەواوی هێزەکان یاخود تەواوی ئەو دیلانەی کە لەلایەن بۆ نردویانەتەوە بۆ ئەوان و تەنانەت بریندارەکانی سوپای عراقیش کە لێرە بوونە ئەوانیشان نردوو بۆ نەخۆشخانە بۆ ئەوی چارەسەر وەربگرن و تاوەکو ئێستاکە تەرمەکانیان تا ئێستا لەسەر شەقام کەوتووە بەڵام بەپێی ئەو تەنسیقی کە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شعبی کراوە ئێستاکە هێزێکیان دێت تەنها بۆ بردنەوەی ئەو تەرمانەی کە لەسەر شەقام کەوتووە. وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند حەشدی شعبی و زاراقەکان بە ڕێکەوتنەکان پابەند نابن و پێشڕەوی دەکەن. جەخت لەوە کاتەوە کە ڕوبەڕوویان دەبنەوە و بە هەموو شێوەیەک بەرگری لە خاکی کوردستان دەکرێت. ڕاگەیەنراوێک لە وەزارەتی پێشمەرگەوە هاتووە لە دوای ڕووداوەکانی پارێزگای کەرکووک و پێشڕەویەکانی حەشدی شعبی و هێزەکانی عراق لە سەرجەم ناوچە جێناکۆکەکان. وەک دیارە وێزانە گوێ بە هیچ جۆرە ڕێکەوتنێک بۆ دیاریکردنی هەڵی تەماس نادەن و لا جم و جۆڵەکانی خۆیان و کۆکردنەوەی هێز لەو ناوچانە بەردەوامن. ئەم جم و جۆڵەی هێزەکانی حەشد و پێداگیریان بۆ پێشڕەوی و ڕێزنەگرتن لە ڕێکەوتنەکان ئاماژەیەکی ڕوونەکە نیازی خراپیان هەیە و دەیانەوێت کەرامەت و شکۆی خەڵکی کوردستان پێشێل بکەن. بۆیە بە هەموو لایەک ڕادەگەینین کە ئەم ڕەفتارەی میلیشیاکانی حەشد و هێزەکانی عراقی بە هیچ شێوەیەک قابلی قبولکردن نییە و پێشمەرگا بە هەموو توانای خۆی بەرگری لە کوردستان و ژیان و کەرامەتی خەڵک دەکات. هەفتەیەک لە دوای هێرشی حەشدی شعبی بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دیکە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی پێشێلکاریەکانی وێزەی بڵاو کردەوە. ئەمنستی ئینتەرناشناڵ راپۆرتێک لەبارەی ڕووداوەکانی خورماتوو بڵاو دەکاتەوە دەڵێت بەڵگەیان لە بەردەستدایە کە ناوچە کوردنشینەکان تاڵان کراون و وێران کراون و سووتاندنی ماڵی خەڵک ئەنجام درراوە. با گوێرەی راپۆرتەکەی ئەمنستی کە وەک بەڵگا پشتی بە وێنە و ڤیدیۆی مانکی دەستکرد بەستووە لە ماوەی چەند کاژێرێکدا ژیانی ژمارێک لە خەڵک لە پیا و ژن و منداڵ لە خورماتوو وێران بوو دەیان هەزار کەسیان بەهۆی توندوتیژی و تاڵانکردنەوە هەڵاتون. لە راپۆرتەکە جەخت کراوەتەوە کە دوایەوەی لە 16 ئۆکتۆبەر پێکدادان لە نێوان هێز عراقیەکان و حەشدی شعبی لەگەڵ پێشمەرگە ڕوویدا. خەڵکی خورماتوو بە زۆرم لێ لە ماڵەکانیان دەرکراون. لێن ماڵۆف پەرپرسی لێکۆڵنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمنستی داوا لە حکوومەتی عێراقەکات لێکۆڵینەوەی جدی لەبارەی پێشێلکاریەکانیان بکات. جیا لە وێنە و بەڵگەنامەکانیش لە 18 ئۆکتۆبەر تا 23 ئۆکتۆبەر ئەمنستی وەکو شایەت حاڵی ڕووداوەکان چاوپێکەوتنی لەگەڵ 42 کەس ئەنجام داوە. سەرجەم شایەت حاڵەکان ئاماژەیان بە سووتان و ماڵوێرانی و تاڵانکردن کردو و تویانە بە هاوەن و گولە هێرشیان کراوەتە سەر. لە دوایەوەی کە حەشدی شعبی ماڵەکەیان تەقاندەوە بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی خورماتوو بە ڕووداوی ڕاگەیان تاکە تاوانی ئەو کوردبوونە و هاوکاریکردنی پێشمەرگەیە. ئەو دەڵێت کە خۆبەخشانە لە بەرەکانی شەڕ چارەسەری پێشمەرگەیان کردووە بەڵام حەشدی شعبی جیاوازی لە نێوان کورد ناکات لەگەڵ یان بیان دژیان بی ئەو کورد وەک دوژمن سەیرەکات. من بۆ خۆم لە سەرەتای دروستبوونی شەڕی داعشەوە لەگەڵ هاوڕێ و هەڤاڵەکانم لە سلکی تەندروستی لە شاری دووس خورماتوو پێشمەرگە ئاسا لە خزمەتی هەموو هێزەکانی پێشمەرگا بووینە لە سنووری دووس خورماتوو شەو ڕۆژ شەو نخۆنیمان کردووە و توانیمانە لە بواری تەندروستیە فریای هێزەکانی پێشمەرگە بکەینشان بەشانی پێشمەرگە بووینە. ئێمە خەڵکی دووس خورماتووە توانێ شایەتی ئەوەمان بۆ بدا کە بە هیچ شێوەیەک جیاوازیمان نەکردووە و توانیمانە کاری میهەنی و پیشەیی خۆمان جێبەجێ بکەین. تەنها جیاوازی یاخود تاوانی ئێمە ئەوەیە کە ئێمە کورد بووینە و هەمومان بە یەک چاوسەیرەکەن. جایتر ئەگەر پزیشک بیت ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی بیت ئێمە کوردین بۆیە بەداخەواوان بەو دەردەیان بردو. بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی خورماتوو دەژڵێ هەڕەشەیەکی زۆر لەسەر پزیشکانی تەندروستی شارەکە هەیە. بەشێکی زۆریان لە دوای تاڵانکردن و تەقانەوەی ماڵەکانیان ئێستا هیچ شوێنێکیان نییە. دکتۆر کامیل بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی خورماتوو حەشدی شعبی تۆمەتبارەکات
با دەستگیرکردن و شەیدکردنی پزیشکان و تەقانەوەی ماڵەکانیان. ئەوەی کورد بێت لە دۆست خوڕمات و هەموو کارمەند و دکتۆر و پزیشکەکانمان بەڕاستی ناوێرن بچنەوە سەر کارەکانی خۆیان. جگە لەوەیش هەر هەمویان ماڵ و سەروەت و سامان و خانوویان زۆربیان خانوویان تەقێنراوەتەوە و هیچ شوێنێکی نەماوە گوزەری تیا بکە و لە ماوەی ڕابردووە دکتۆرێکی هەرە بەناوبانگی شاری دۆست خوڕمات و بەڕێز شەهید دکتۆر عەبدولخالق بەداخەوە لە ناو نەخۆشخانەی دۆست خوڕماتووە شەهید کرا. ئەوەی ئەو پزیشکەی شەهید کرد هەموو لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسە کوردەکان ئەزانن کێن. هەمویان ئەزانن ئەوانە خەڵکێکن بە ناوی حەشدی شەعبی و یاخود چەکداری لایەنێکی دیاری کراوی بە ناوی شیعەگەرێتی و تورکمانی دۆست خوڕماتووە ئینتیقام لە هەموو خەڵکی دۆست خوڕمات و کوردەکەی دۆست خوڕماتووەکەن. جا فەرق و جیاوازیان نییە ئەو کەسانەی کە خزمەتیان نەکات ئەو کەسانەی کە دژایەتیان نەکات یاخود لەگەڵیان کۆک نییە. بۆیە ئەوان هەر هەمومان بە چاوی دژمنایەتی و حەقد و کینەوە تەماشاکەن. لا شارۆچکەی قوشتەپەی سەر بە هەولێر پێشمەرگە دەستی کرد بە ناونووسین و ڕێخستنی پێشمەرگە خۆبەخشەکان بۆی ببنە پاڵپشت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. لە ماوەی یەک ڕۆژدا 1000 کەس ناوی خۆیان تۆمار کرد کە لە سەرتاسەری باشووری کوردستان و تەنانەت لە پارچەکانی دیکە شەوات بوون. لە هەر مەحوەرێک پێشمەرگە پێویستی باوکاری بێت خۆبەخشەکان ئامادە بن. بە جۆرەی توانە و شارەزایی خۆیان بەرگری لە خاک و خەڵکی کوردستان دەکەن و پرۆسەی ناونووسکردنەکەش بەردەوامە. هاتوون بۆ ئەوەی خۆبەخشانە بەرگری لە خاک و خەڵکی کوردستان بکەن. عەلی لە ئەڵمانیاوە گەڕاوەتەوە و ناوی خۆی نووسیوە وەک پێشمەرگەی خۆبەخش. ئەو 22 ساڵە لە دەرەوەی باشووری کوردستان دەژی، بەڵام بڕیاری داوە هەتا مەترسی حەشدی شەعبی لەسەر خاچی کوردستان هەبێت نەگەڕێتەوە. ئەم لە ئەڵمانیا هاتیمەوە دەمەوێت دیفاع بکەم ناوم بنووسم لۆ پێشمەرگەی لۆ کورد و کوردستان ئەوە دیفاع بکەم. بەرپرسانی پێشمەرگە لە فەرماندەی کەرکووک لە قوشتەپە ناوی خۆبەخشەکان تۆمار دەکەن بۆ ئەوەی ببنە پاڵپشتێک بۆ پێشمەرگە. خۆبەخشەکان لە سەرتاسەری باشووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستانی شەوە هاتوون. بە سەدان کەس خۆیان نووسیوە و لە هەموو شوێنەکانی کوردستان هاتوونە. بگرە خەڵک لە پێنجوین هاتووە، لە حاجیەوە مەنان هاتووە، لە بەردەڕەش، لە ئاکرێ، لە کۆیە و لە هەموو شوێنەکانی تر هاتوونەوە و ئێستاش لە یازال بەردەوا من و ئێستا خۆتان دیوتان و تەسویرشتان کرد خەڵکانێکی زۆر هاتووە و مستەمر بەردەوامە هەتا ئێستاش هەر خەڵک دێن ناونووسەکەش بەردەوامە. لە ماوەی یەک ڕۆژدا نزیکەی 1000 خۆبەخش ناویان تۆمار کراوە. هەر یەکەشیان بە گوێرەی توانە و پیشە و شارەزاییان خزمەت دەکەن. نزیکەی 270 نەفەرم ئێستا ئامادەیە ناویان تۆمار کردیە و ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکدا دەست بە کارەکانی دەکەین و دیفاع لە شەڕەف و کەرامەتی کوردستان دەکەین و ئامانجیمەش ئەوەیە پاڵپشتیە لە دیفاع کوردستان. لە ماوەی هەفتەی ڕابردوو لە کاتی هێرشەکانی حەشدی شەعبی بۆ سەر باشووری کوردستان خۆبەخشەکان بەردەوام لە بەرەکانی شەڕ بوونیان هەبووە و پاڵپشتی پێشمەرگەیان کردووە. بڕیاری ناونووسکردنیشیان بەردەوام دەبێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە درێژایی شەڕی داعش هاوشانی هێزی پێشمەرگەی کوردستان پێشمەرگە خۆبەخشەکان ڕۆڵیان هەبوو بۆ پارێزگاریکردن لە خەڵک و خاکی کوردستان. بە جۆرێک دەیان شەهید و برینداریان هەبوو. ئێستاش پێشمەرگە خۆبەخشەکان دەیانەوێت دووبارە بە گوێرەی توانە و شارەزایی خۆیان بەشدار بن لە پارێزگاریکردن لە خاک و خەڵکی کوردستان. ڕەندە جەمال، ڕوودا و شارۆچکەی قوشتەپە. سەرکردەی عەسایبی ئەهلی حەقی شیعی هۆشداریە دات ئەمریکا و داوای دەست بەجێ چوونە دەرەوەی هێزە سەربازیەکانی کات لە عێراق. قەیس خەزعەلی لا تویتێکی نامەیەکی ڕاستی وەزیری دەرەوەی ئەمریکا کردو و دەڵێت دەبێت هەر لە ئێستا هێزە سەربازیەکانتان ئامادەکاری بکەن بۆ چوونە دەرەوە لە نیشتیمانی ئێمە کە عێراقە. لە دوایی کۆتاییێنان بە پاساوی بوونی داعش هەر ئێستا و بە بێدواکەوتن. لێدوانەکانی خەزعەلی لە دوای لێدوانێکی وەزیری دەرەوەی ئەمریکات کە لە سعودیەوە داوای کرد میلیشیا ئێرانیەکانی نێو عێراق بگەڕێنەوە ئێران. لە ریاض پایتەختی سعودیە ڕێکس تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا
دژ بە میلیشیا ئێرانیەکانی سەرخاکی عێراق وەستا. ئێمە بەڕاستی بەدوای بەدەستێنانی پشتگیرین بۆ تەواوی عێراق و سعودیا و پشتگیریە دەکات، هەروەها پشتگیری لە عێراقەکی ئاسایش و سەقامگیر دەکەین. ئێمە باوەڕمان وایە کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی کاریگەریە بێبەرامەکانی ئێران لە ناوخۆی عێراق دەکات. بێگومان میلیشیا ئێرانیەکان کە لە عێراقدان ئێستا کە شەڕی دژ بە داعش لە کۆتایی نزیک بۆتەوە، ئەو میلیشیانە پێویستە بگەڕێنەوە وڵاتەکانیان. هەر شەڕکەرێکی بیانی لە عێراق پێویستە بگەڕێتەوە وڵاتەکەی و ڕێگا بە گەلی عێراق بدات ناوچەکانی ژێردەستی داعش و ئەوانەشی کارڕزگار کراون وەرگرێتەوە. ڕێگە بە گەلی عێراق بدەن ژیانی خۆیان دروست بکەنەوە بە هاوکاری دراوسێکانیان. لێدوانێک بوو دەست بەجێ ڕوبەڕووی ناڕەزایەتی توندی بەغدا لێکەوتەوە و نووسنگەی سەرۆکوەزیرانی عێراق قسەکانی تلەرسن لە بن و بنشینەدا ڕەت کردەوە. هادل عامری سەرکردە لە حەشی شەعبی ڕایگەیان تلەرسن کەسێکی پێشوازی لێ نەکراوە لە بەغدا، هاوکات داوای لە عەبادی کرد پێشوازی لە ترسن نەکات مەگەر داوای لێبوردن بکات لەو لێدوانە نابەرپرسانەی کە لە ئاس حەجی شەعبیدا دەری کردوون. قەیسەر خەزعەلی سەرکردەی عەسایبی ئەهلی حەق لە تویتێکیدا نامێکی ئەڕاستەی تلەرسن کرد و گوتی دەبێت هێزە سەربازەکانتان ئامادەکاری بکەن بۆ چوونە دەرەوە لە نیشتیمانەکەی ئێمە عێراق لە دوای کۆتایی هێنان بە پاساوی بوونی داعش بەبێ دواکەوتن. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێرانیش وەڵامی تلەرسنی دایەوە و ڕایگەیاند گەرچاوەڕوانی فەرمانی تلەرسن بووین داعش لە بەغدا و هەولێر دەبوو. هەروەها لە تویتێکیدا زەریف گوتی بە دیاریکراوی مەبەستان لە چ وڵاتێکە کە دەبێت عێراقیەکان بۆی بگەڕێنەوە، ئەوان کە دژ بە داعش وەستان و بەرگریان لە وڵاتەکەیان کرد. دوای سەردانەکەی بۆ هەرسی وڵاتی سعودی و مصر و ئوردن عەبادی گەڕایەوە بەغدا. تلەرسنیش لە دوای سەردانی هەردوو وڵاتی سعودیە و قەتەر بەرەو ئەفغانستان بەڕێکەوت، پاشان بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و سەردانی بەغدای کرد. بە پێچەوانەی داواکەی عامری حەیدەر لە عەبادی پێشوازی لە تلەرسن کرد و ڕاستەوخۆ بەرگری لە حەشی شەعبی کرد. أما الحشد الشعبي فهي جماعة مسلحة ضمن بەڵام حەشدی شەعبی کۆمەڵەیەکی چەکدارن لە چوارچێوەی دەستووردا و پابەندە بە یاسای عێراقی. ئێستا بەرەو پێشچوونێک و گەڕاڵیەشی ئاستبەرز هەیە لەلایەن ئەو گروپانەوە. ئەوانە ڕۆڵە عێراقیەکانمانن کە شەڕیان کردو و قوربانیان داوە. دەبێت چاودێریان بکەین و هانیان بدەین و ئەوان دەبنە هیوایەک بۆ ئەم نیشتیمانە و هیوایەک بۆ سەقامگیری لە ناوچەکە لە بڕی ئەوەی پێکدەدان دروست بێت. لە واشنگتن پرسی ئێران و هەڕەشە و دەستێوەردانەکانی لە ناوچەکە بۆتە بابەتی گەرمی میدیا و بەرپرسانی نێوکۆشکیسپی ئەمریکا. مایک پێنس جێگیری سەرۆکی ئەمریکا لە تویتێکیدا ڕایگەیاند دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئێرانی خستووەتە ژێر چاودێریەوە. ئێمە دەستەوەستان دانانیشین لە کاتێکدا ئایەتۆڵڵاکان لە تاران پیلانی هێرشکردنی زیاتر بگێڕن وەک تەقینەوەکانی بەیروت. HR مەکماستەر ڕاوێژکاری ترامپ بۆ ئاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەوانەی کە لە بەیروت کوژران و قوربانیان 11 سپتەمبەر بەرپرسیارەتی ئێمەوە بیردەهێننەوە بۆ تێکشکاندنی تۆڕە تیرۆریستەکان کە بەردەوامن لە ناسەقامگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. مەکماستەر گوتی ئەوانەی کە ئەو کردەوانە ئەنجام دەدەن چ لەسەر داوای سوپاپازداران یان قاعیدە یان داعش بن، هەموو ئەو گروپانە دژمنی مرۆڤایەتین بۆ هەموو گەلانی ئاشتیخوازی جیهان. لەهۆن نەسرالدین ڕوودەو. علی عەبدوڵڵا جێگیری پێشووی سەرۆکی پارتی کۆچی دوایی کرد. ئەو تاوەکو کۆنگرەی پێنجەمی پارتی ئەندامی مەکتەبی سیاسی و 32 ساڵی جێگیری سەرۆکی پارتی بوو. ماوەیەک پارێزگاری سلێمانیش بووە. 10 ساڵ لە کاری سیاسی دوورکەوت بووە. لە دوا دەرکەوتنیشی مانگێک لەمەوبەر بوو کاتێک بەشداری لە گشتپرسی کرد. علی عەبدوڵڵا سکرتێر و جێگیری پێشووی سەرۆکی پارتی لە ساڵی 1922 لە کۆیە لەدایک بووە. پەیمانگای ئەندازیاری لە بەغدا تەواو کردبوو. دەستەی دامەزرێنەرانی حەزبی ڕزگاری بووە. لە 16 هەشتی 1940 بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی. ساڵی 1979 لە کۆنگرەی نۆی پارتی بۆتە سکرتێری پارتی. ساڵی 1993 بۆتە جێگیری سەرۆکی پارتی. لە کۆتایی 2011 و لە کۆنگرەی سێزدەی پارتی بەهۆی نەخۆشیەوە وازی لە پۆستەکەی هێنا. ڕۆژی 24 دەی 2017 لە نەخۆشخانەیەکی شاری هەولێر کۆچی دوایی کرد. ناوەندی ڕاگەیاندنی هەپەگال لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت لە ماوەی هەفتەی ڕابردوو لە سنووری باکوور و باشووری کوردستان لە نێوان زاپ و چەلێ و هەروەها جیلۆ و بارزان 35 سەربازی سوپای تورکیا کوژراون.
لا ڕاگەنراوەکەی هەپەگاتوە نزیکەی مانگێکە سوپای تورکیا لەگەڵ گوند پارێزەکان لە سنووری نێوان باکوور و باشووری کوردستان ئۆپەراسیۆنی سەربازی بەڕێوە دەبەن و ناوچەکە بە فڕۆکە و تۆپ بەردومان دەکەن. هەپەگاش کرای دەکات لە ئەنجامی هێرشێزەکانیان بۆ سەر سوپای تورکیا 35 سەربازی تورک کوژراون. لە بەرامبەردا سوپای تورکیا دەڵێن لە ئەنجامی بەردومانی فڕۆکەکانی وڵاتە لە ناوچە سنووریەکانی نێوان باشوور و باکووری کوردستان 25 گەریلا گیانیان لەدەستداوە. بە تۆمەتی ئەندامەتی و بانگەشە بۆ پاکەکە بەڕێوەبەراتی ئاسایشی گشتی تورکیا بەرپرسێکی هەدەپەی لە شاری ئایدن و 4 ئەندامی دیکەی هەدەپەی دەستگیرکردن لەسەر داوای نووسینگەی سەرۆکایەتی داواکاری گشتی کۆماری لە پارێزگای ئایدن. شەوی ڕابردوو تیمەکانی دژە تیرۆر ئۆپەراسیۆنێکیان ئەنجامدا. سینان چاکماکچی ئاوسەرۆکی ڕێخستنەکانی لقی هەدەپەی لە شارۆچکەی نازلی و دا ئەندامی دیکەی هەدەپەیان دەستگیر کردوون. دوای گرتنەبەری ڕێکارە یاساییەکان و وەرگرتنی وتەکانیان لە میانی لێکۆڵینەوە دادگا فەرمانی دەست بەسەرکردنی 5 ئەندامی هەدەپەی دەرکرد. لا کۆبوونەوەی هەفتانەی فراکسیۆنی پارتەکەی لە پەرلەمانی تورکیا سەرۆکی ئەکەپە و سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان بەشێکی زۆری ئۆپەراسیۆنەکانیان لە ئیدلب کۆتاییان پێهاتووە هەنگاوی داهاتوویان بەرەو عەفرینە بێ. ڕەجەب تەیب ئەردۆغان ڕەخنەی توندی لە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا گرت بەهۆی پاڵپشتیان بۆ پەکەکە و پڕچەکردنیان بۆ هەسەدە و دەشڵێت سەیری ئەمریکا بکەن کە هاوپەیمانی استراتیژی ئەمەیە. بەردەوام پشتیوانی ئەپەگە و پێدە دەکات بە ناوی هەسەدە و لەژێر ناونیشانی بەرەنگاربوونەوەی داعش. لە کاتێکدا داعش نەماوە کە چی 3500 بار هەڵگر چەکیان پێدراوە کە زانیاریمان هەیە چەکەکان لە کوێن و بەرامبەر کێ و چۆن بەکارەهێنرێن. ئەردۆغان دەشڵێت بەشێکی زۆری ئۆپەراسیۆنەکانمان لە ئیدلب بەرەو کۆتایی هاتن دەچن و هەنگاوی داهاتوویە مەعەفرینە چاوپۆشی لە من ناکەین و شەوێک بە سەریاندا دەدەین. ئاوسەرۆکی پێشووی پێدە دەڵێت دەوڵەتی سربەخۆی کوردستانمان ناوێت و سوورین لەسەر پرۆژەی فێدراڵی باکووری سووریا و دەشڵێت ئێمە بەشێکین لە سووریا. ساڵح موسلیم ئاوسەرۆکی پێشووی پێدە لە پێوینێکی تایبەت لەسەر چەند پرسێک دوا و ڕایگەیان دەوڵەتی سربەخۆمان ناوێت سوورین لەسەر گەشەپێدانی فێدرالیزم چونکە بەشێکین لە سووریا. ئەگەر گشتپرسیش ئەنجام بدەین سەرجەم پێگاتەکان پشتیوانی لە سیستەمێکی دیموکراسی فرەنەتەوە یەکەن و زۆری نەشیان پەسەند یەکەن. لەبارەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکاڵێ پەیوەندیەکانمان تەنها لەسەر بنەمای بەرەنگاربوونەوەی تیرۆرە. پەیوەندی سیاسیمان نییە و پەیوەندیەکانمان لە کۆبوونەوەی جنێفەوە دەستیان پێکردووە. بەڵام ئەمریکا سیاسەتێکی خۆڵی لە ناوچەکە هەیە و بۆیە بڕیاری داوە بنکەیەکی سەربازی هەبێت. ئاوسەرۆکی پێشووی پێدە دەڵێت لە ژێر ئیدارەی فێدرالیزمی مامەڵەی خراپ لەگەڵ عەرەب و تورکمان نەکراوە. دەشڵێ باشترین مامەڵەیان لەگەڵ کراوتان دەرک و بەرپرسیارەتیشیان پێسپێردراوە. وەزیری بەرگری رووسیا ڕاگەیان کەمتر لە 105 خاکی سووریا لە دەست داعشدا ماوە لەو کاتی رووسیاش ئۆپەراسیۆنەکانی لە سووریا ڕاگەیاندووە 75 لە سەتی خاکی وڵاتە لە ژێردەستی داعش بووە. سێرگی شۆیگۆل لە کۆبوونەوەی وەزیرانی بەرگری گروپی ئاسیان لە فیلیپین ڕایگەیان لە سووریا 998 شار و ناوچە ئازادکراون. ناوچە ڕزگارکراوەکان 500,223 کیلۆمەتر چوارگۆشەیە و زۆربەی چەکدارانی داعش کوژراون. سێرگی دەڵێت کە پرۆسەی گەڕانەوەی سەقامگیری لە سووریا دەستی پێکردووە. وەزیری بەرگری رووسیا ئاشڵێت لە وەتەی رووسیا ئۆپەراسیۆنی ئەسمانی ڕاگەیانوە 1,200,000 کەس گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان. لە ئەنجامی ناڕەزایەتیەکانی دوێنێ شاری ورمێ بۆ دەستدرێژی بۆ سەرکچێکی کورد هێزانەکانی ئێران چەند کەسێکیان دەستگیر کردوون. پۆلیسی ورمێ دەڵێت ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجامداوە دەستگیر کراوە. وەکو دەربڕینی ناڕەزایەتی لە بەرامبەر دەستدرێژیکردنە سەرکچێکی قوتابی کورد لە شاری ورمێ. خەڵکی گەڕەکی ئیسلام ئاوای ئەو شارە قوتابخانەکە و بنکەیەکی پۆلیسیان ناگرتێ بەردام. باوتەی بنەماڵەی کچەکە خزمەتگوزارێکی قوتابخانەی گەڕەکی ئیسلام ئاوای شاری ورمێ دەستدرێژی کردوتە سەر ئەو کچە کە لە پۆلی 6 سەرەتاییە. ئەو کەسەش کە کارەکەی کردووە بەسیجە. بەڕێوەبەری پۆلیسی ورمێ دەڵێت جگە لە قوتابخانە و بنکەکەی دەچیت 3 ئۆتۆمبیل زەرەرزیانیان بەرکەوتووە. چەندین کەسیش بە تۆمەتی ئاژاوان نانەوە دەستگیر کراون. ئەوڵەکانمان پێشکەشکردن سەلامەت بمێنن.